من ساڵی 2008 کتێبێکم نووسی بوو زیادکردنی توانای زیرەکی. ئەم کتێبە نزیکەی 200 پاڕە. ڕۆژێکیان دەورەی یادگەمەوتەوە ساڵی 2011 بوو. دەورەی یادگەمەوتەوە کچێک وتی وەڵای مامۆستا باسی زیرەکی ئۆمانێک. ئێوتم مەڵام کتێبێکم نووسیوە تەلەبە بوویانی کچەکە. وتم پۆلی چێنی؟ وتی پۆلی دەرچوون بۆ 12 شتێکی وای وت. یعنی پۆلی 11 تەواو. منیش وتم زۆر باشە، من ئەم کتێبەم نووسی باسی زیرەکیەکە، مادەم حەزی لەو مۆزوع ئەم کتێبە بەرە بیخوێنەرەوە. من ئەو کتێبەم بە زمانێکی زۆر 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 سادە نووسیوە. یعنی وا نووسیومە مناڵی تێبگات. 200 پەڕەیە، باسی بیردۆزەکانی زیرەکیەکە، باسی ئەوە کاچۆن بگۆڕی. ئەو کتێبە نەماوە لە بازاڕ، بەڵام پێداچوونەوەیەکیشم زۆربەی پێداچوونەوە کردو بەتەمام ئینشاءڵڵا چاپی بکەمەوە. جا ڕۆژی دەرسی داهاتوو کتێبەکەی بۆ هێنامەوە وتی وەڵای مامۆستا زۆربەیم خوێندەوە بەس من هیچ تێنەگەشت. زۆر خەفەتم خۆ. ئەزانی بۆ پرسیارێکم لێ کرد. وتم تو تا ئێستا لە ژیانتە چەند کتێبە خوێندووەتەوە؟ وتی هیچ کتێب نەخوێندووەتەوە. کەواتە بەڕێزان تۆ ئەگەر لە ژیانتا کتێب نەخوێنیتەوە بە تەئکید جامیعەش تەواوکەی ئەو ڕۆژەی دانیشی کتێبە خوێنیتەوە لی تێناکەی. ئەوە دڵنیا بەرەوە، چکە تۆ بێمستەوایت. تۆ مستەوات نییە، بۆ لەوەری کتێبی زۆر نەخوێندوێتەوە. تەنها کەسێ مستەوای باشە کە کتێبی زۆری خوێندێتەوە. باش وایە بەردەوامی لە خوێندنەوە. کەواتە خوێندنەوە ڕێگایەکە، دڵنیا بن ڕێگایەکی ئاسانە. خوێندنەوە وەکو نییە بچی بۆ دەورەیەک و شتەکان لەبەرکەی تو ئیمتیحانکەی. مەسەڵەن کۆرسێ بخوێنی لە جامیعە، کۆرسی ئەخوێنی لە مەعهەدێ، ئەمانە قورسە. زۆربەی مەنهەجێکە بەڕق و تەقی خرێتە بەردەست، زانکۆ وایە ئەبێت تو ئیمتیحانی تیا بکەی. بەڵام بۆچی تەلەبەی زانکۆ فاشیلە؟ مەسەڵەن کەسێک ئەچێ لە بەشی زانکۆ ئابووری خوێنێ، ئابووری تەواو کردووە، یا بیرکاری خوێندووە، یا فیزیا، یا کیمیا، سێرەکیش نازانێت. بەڵام لەو لاوە گەنجێک ئەبینی بە هیوایەت 30 کتێبی لە بوارێکا خوێندوێتەوە، بزانە چەند شارەزاییە. یعنی معقولە 4 ساڵی زانکۆ بەقەت 30 کتێبی ئیسپادەی نییە؟ خۆتان بیری لێ بکەنەوە. کەواتە دەستکە بە خوێنەوە، چونکە خوێندنەوە ئەو ڕێگایەیە کە تۆ ڕوبەڕیشتی ناخۆش نابیتەوە. گەشتی بە شتێک قورس بوو، هاکەزایی بخوێنەرەوە ئەو بەشە بپەڕێنە بچۆ بە سەریە. بەس تۆزێ بیری لێکەرەوە هەرچۆنێکی تر دۆزێکی لەسەر بخوێنەرەوە، لەوە چێت لە کتێبی دووەما یا جارێکی تر لەوە چێ بگەڕێتەوە بۆ کتێب. من کتێبێک هەبوو نزیکەی دووبەرێک بوو نزیکەی 600 لاپەڕێک ئەبوو بە ناوی ڕەوانشەناسی ئەزنەزەرێ غەزالی بە دانشمەندانی ئیسلام، یعنی دەروونزانی لە ڕوانگەی غەزالی، یعنی ئیمامی غەزالی و زانایانی موسڵمانە. ئەم کتێبە دوو بەش بوو. بەشی یەکەمی فەلسەفی، باسی ڕۆح و عەقڵ و قەلب و نەفسی ئەکرد لە ڕوانگەی غەزالی و فارابی و ئیبن سینا و ئیبن ڕوشد و کۆمەڵێک لە زانایانی تر و پاشانیش فەلاسیفەی کۆنی یۆنان، تەنانەت ئەفلاتون، ئەرسطۆ. ئەم کتێبە بۆ کەسێکە لە دویم تەوەستا بێ بە دڵنیایی قورس. منیش چەندێک بوو دەستم کرد بۆ بەخوێنەوە، 2-3 ساڵ بوو بەجددی دەستم کرد بۆ بەخوێنەوە، بەڵام لە دوای پۆلی 5 بدای و 6 ابتیدایی و پۆلی 7 ئەو 3 ساڵەکە زۆر کتێبم خوێندبوویەوە. کتێبەکان زۆربەی ئامۆژگاری و چیرۆک و ژیانی هاوڵان و ژیانی پێغەمبەر و مەسەلەن هەندێک کتێبی سادە دەربارە بە فەزا و دەربارە بە زانست و ئەم شتە بەسیتانەم خوێندبوویەوە کە خۆم یەکلایی کردەوە بۆ بواری دەرمزانی ساڵە بوو لە بوارە. ئەم کتێبی کە خوێنمەوە هیچی لێ نەگەشت، بەڵام بڕیارم مابوو یەک دیار ناپەڕێن تەواوم کرد. بەڕێزان هاوینی دویم تەوەستا کتێبێکی باشم خوێندەوە، هاوینی سێم تەوەستە دیسان خوێنمەوە. لە کە چوومە 4 ئیعدادیە واتە 2 ساڵ دوای ئەوە جارێکی تر هەمان کتێبم هێنا خوێنمەوە، سیرەکەم ئەم جارە زۆربەی تێگەم، زۆر ئاسانە بەلامە. ئێستا شتی ئەو کاتەم لەبیر ماوە،
کە لەو ناو کتێبا خوێندوومەت. باشە بەڕێزان، کاتێک کە تۆ شتێک تێناگەی مەسەلەکە وەنی عیلم ناخۆشە، مەسەلەکە بێمستەوای خۆتە. کاتێ من ئەچم مۆزوعی خوێنمەوە لێی تێناگەم. ئێستا ئەم کتێبە مۆزوعی بیرکاریانی تایە، باشە، مۆزوعی حساباتی تایە، بیرکاریانی تایە، ئەمانی تایە. من بۆ نمونە لەم سەرەتایەوە ئەمڕۆ گەشتم بە مۆزوعێکی بیرکاری لەگەڵ ئەوەی ماوەیەک لە مەکتەب بیرکاری وتۆتەوە، ئەو دوو سێپەڕەی خۆش نەبوو بەلاو. ئۆکێ، هەراوە چوون بەسەریە، بەڵام بەزایە ناچێت، تەکید بە بەزایە ناچێت. داواکاریەکەی من ئەوەیە ڕێگەی خۆش و ئاسان بگرێرە بەر، مستەوای خۆت بەرزکەرەوە، بەڵام بەردەوام بە. اینجا هەموو شتێ ڕێگەی زیرەکانی بۆ بگرێرە بەر. من یەک نمونەتان بۆ ئێنمەوە بۆ ڕێگەی زیرەکانە. تەماشاکەن ئازیزان، ئەگەر من بمەوێ ڕقمێ لەبەرکەم یان معلوماتێ لەبەرکەم، سیستمی سەرەکیش نەزانم، چی ئەکەم؟ من با بڵین سیستمی سەرەکی نازانم، ئەمەش یەکەم جارم، چی بکەم لەبەریکەم؟ باش، کەسێک ئەڵێ فڵان کەس، ئەها بەڕێزان، ئەڵێن چی؟ ئەڵێن ئەم 73ەیە بۆ نمونە 3 و 7 کۆ بکەیت و ئەکاتە 10. ئەمە فکرەیە، بەڵام من بەس فکرەت پێڵم. 7 لەگەڵ چەند کۆی کەیتەوە ئەکاتە 10 ڕقمێکی ڕێکە، باشە، 10 ڕقمێکی ڕێکە، کەواتە ئەمە ئەکرێ ئەم معادلە ئاسانە وا بکە من 73 بیر. باشە، کیویمان هەیە KW، ئەکرێ کیوی ببێتە هۆی KW-کەم بیر بمێنێ. کەسێکێ ناوی جافرە، ئەکرێ جافر ئەمە بیر خاتەوە. بەڕێزان، ئەمە لەم دقایە بە خەیاڵمان خۆ وازە حەلاکە. کیوی کەسێکە ناسم باپیری ناوی جافرە، باشە، 9 2 7 3 کەواتە جارێکی کە 73ەکمان هەیە. باشە، 92ەکمان هەیە و 93ەکیشمان هەیە. ئەمانە هەمووی ئاسانکارین. ئەم ئێکسە لای من بیکەم بە مەقاس. باش،